گفتگویەک لەسەر ئەم چەند ساڵەی ڕابردووی حکومڕانی لە هەرێمی کوردستان پشت بەخوا سەرکەوتن بۆ ئێوە ئینشاڵڵا. 8 ساڵە دەستە داعشتا جارێکاتی بەگەڕیان و منجی گەلێک تەعب لە عێراقیدا دیتیان من مساعدەوەت فێک ئەم دلێ مایدی هەنگوودا و هەمنە ئەکێش هەر گاوا کوردستان ماڵە هەنگوویە مەزنە. گەلێک و گەلێک سپاس بۆ سەرۆک وەزیرانی کوردستانê ئافشوقا کریا دیاری بۆمە ژبەرێ داوەتامە. سوپاس بۆ سەرۆک وەزیران کە سۆزا خوب جهینە. لە سەردەمی حکمی خۆتانە هەتاوکو ئێستا نەهاتوونەتە هەڵەبجە. جەنابتان سەردانێ بکەن ئەم جارە سەردانەکەتان بچووکترینیان دانانی بەردی بناقی پردی تووە قوتبێکە لە هەڵەبجە لە بنبەستی نەجاتی ئەیان. ئەمە خزمەتکاریەوەین و حەقی خۆتانە و ئینشاءڵڵا باشتان بێت. ئێمە ساڵی پارێزەر چەند برایەکی بەڕێزە سەردانی جەنابی سەرۆک وەزیرانمان کرد بە بەڕێزیانمان ڕاگەیان کە سەردانی هەڵەبجە بکە و داوەتمان کرد. خۆشبەختانە بەڕێزیان ئەم ساڵ هات بەدەم داواکەمانەوە ئەو خاڵانەی کە پرۆژانەی پێشکەش بە بەڕێزیان کرابوو سەرجەم پرۆژەکان هەر هەمویان ئێستا لە بواری جێبەجێکردنان. دووبارە زۆر سپاس بۆ جەنابی سەرۆک وەزیران کە بەڵێنەکانی خۆی جێبەجێ کرد. ئۆکرێ بیتە پۆیتەختی نەوروزێ نزام کەنگی دەبێ بڕیارێ جەنابێتە هێتە پێشکەشکردن بوو دەبەرۆکرێت تایبەت گەنجل ئۆکرێت توڤیۆ بێخاڵێ. بێگومان دێ گرنگیەکە زیاتر دەینە ئۆکرێ بۆ هەندێک بیتە ناوەندێکە نێودەوڵەتی بۆ بڕێوەبردنەوە فستیڤالە نەوروز. لێرە ئۆکرێ پۆیتەختی نەوروزێ. زۆر سپاس جەنابی کاک مەسعود بارزانی کو باژارێ مەتەکرە پۆیتەختی نەوروزێ لە هەرێما کوردستانê. زۆر سپاس سەرۆک وەزیران بۆ جێهێنانا سوزاتە. لێرە داوا لە بەڕێستان دەکەم زیاتر گرنگی بە کەرتی هاتوچۆ بدەن چونکە ڕێژەی ئۆتۆمبیل ڕۆژانە لە زیادبووندایە. زۆر سپاس پێشنیارێکی بەجێ ئینشاءڵڵا لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان قسە دەکەین و بزانین چۆن ئەو بابەتە ڕێک بخرێت. من دەستدادبوویەکی گفتوگۆکەی سەرۆک وەزیران و خەڵک بۆم داوام کرد ڕێوشوێنی پاراستنی گیانی هاوڵاتیان تند بکەن کە دەشیبینم یەکێک لەو ڕێکارە سەردەمیانەی کە ڕداوەکانی هاتووە بە ڕێژەی سەتانەوەت کەمی کردووە. لێرەوە دەمەوێ بڵێم سپاس سەرۆک وەزیران بۆ بەڵێنەکەت. زیاد دوو داواکاری هەیە. یەکەم بە بازارکردنی بەرهەمەکەی، دووەمینیش ئەو پێداویستەی کە بەکاردێنی بۆ کشت و کاڵ بۆی هەرزان کرێت. جەنابتان بەرنامەتان چییە بۆ ئەم کەرتە بە تایبەت؟ یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان کە خۆم زۆر بایەخی پێدەدەم ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین هاوکاری و پاڵپشتی جوتیاران بدەین. زۆر سپاسی کاک مەسعود بارزانی دەکەم بۆ گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ کە ئێستا بەرهەمی هاوردە قەدەغە کرایە پەتاتە و تەماتە و خیار و پیاز و کە بێت بۆ کوردستان. زۆر سپاس سەرۆک وەزیران بۆ جێبەجێکردنی بەڵێنەکەت. پرسیارم ئاراستەی جەنابیان کرد لەسەر کەرتی کشت و کاڵ لە نێویشیاندا سێکتەری پەرەوەر. دڵخۆشم بەوەی کە بەڕێزیان فەرمانی دەرکردووە بۆ ڕێگریکردن لە هێلکەی هاوردەکرا و لە وڵاتانی تر. سپاس سەرۆک وەزیران بۆ جێبەجێکردنی بەڵێنەکەت. داواکارم لە بەڕێستان دروستکردنی نەخۆشخانەی سووداوی خەیتەباری جێبەجێکردنەوە بۆ من بابەتە بەتایکی خۆم بە دووەدەچوون بۆ مای خۆشحاڵیمە کە ساڵی پار لە هەلێکە توانیم ڕوبەڕوو لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەی لەگەڵ سەرۆک وەزیرانە ئامادە بم بە شێوەیەکی ڕسمی ئێمە داواکاریەکانمان بە بەڕێزیگەیان و بەڵێنی جێبەجێکردنیاندا. بە خۆشحاڵیەوە ئەم داواکاریانەمان هەمووی خراپە بواری جێبەجێکردنەوەیە. سپاس بۆ سەرۆک وەزیران بە جێبەجێکردنی بەڵێنەکانی. پێشنیاری دروستبوونی یەکەمین مۆزەخانەی هونەری شێوەکاری لە کوردستان. گرنگە یەک مۆزەخانەی نیشتیمانیمان هەبێت. ئەوەی من پێم بکرێ و توانایی من بێ بۆ دابینکرد دروستکردنی مۆزەخانەی هەوڵ. 5 ساڵ پێشنیارێکم پێشکەش بە جەنابی سەرۆک وەزیران بەرزانی کرد بۆ دروستکردنی یەکەمین مۆزەخانەی نیشتیمانی هاوچەرخ. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ئەبینم تیمەکەی ستافەکەی خەریکی دروستکردن و دیزایکردنی ئەو شوێنە. سپاس سەرۆک وەزیران بۆ جێبەجێکردنی بەڵێنەکەت. دوای لە 92ەوە تاکو ئەمە 2023 ئێستا ئیشە سەرەتاییەکانمان داوایان نەکەین. سەی جەنابەت زۆر لە جێخۆیە منیش دەڵێم زەبت وایە کێشەکەی ئەمە بۆ تا ئێستا نەکرا. لە داواکاریەکی ڕوبەڕووی ئێمە بۆ جەنابی سەرۆک وەزیران کە داوامان لێکرد نەحیەی خورماڵ بکرێ بە قەزا کە نەحیەی خورماڵی کرد بە قەزا.
لێرەوە بە ناوی دانیشتوانی خورماڵەوە زۆر سپاسی جەنابی سەرۆک وەزیران دەکەم. ڕەنگە ببینین نەتان بینین بەڵام ناخمان ڕوونە ئەزانین کە ڕوانینێکی باشتان هەیە بۆ چینی قام پێداویستە تایبەتەکان بەگشتی لە کوردستان. قەوم پێداویست تایبەت هیچ جیاوازیەکی لەگەڵ هیچ هاوڵاتیەکی تری کوردستان نییە و پێویستە هەموو هاوکاریەک بۆیان بکرێ و هەموو دەرفەتێکی کاریش بۆیان بڕەکسێ. من ساڵی ڕابردوو بەشداریم کرد لە بەرنامەی خەڵک و سەرۆک وەزیران و لەوێ وەکو خاوەن پێداویستی تایبەت داوامان لێ کرد کە لە فەرمانگەکانی حکوومەت ئاسانکاری بکرێت بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ باشتر بەڕێوەچوون و جێبەجێبوونی مامەوەتانیان بۆ بەڕێزیان بەڵێنەکەی هێنایەتی و سیستەمی تاک پەنجەرە ئێستا پەیڕەو دەکرێت کە ئاسانکاریی زۆر زۆر باش دەکات بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆیە سپاس بۆ سەرۆک وەزیران بۆ جێبەجێکردنی بەڵێنەکەی.